لەبەرەوەی ئەو ماوادانی کە سوتاوە هەموو ماوادی کۆنن و خۆشیان هەر ئەیتوێننەوە و ئەیسووتێنن بڵێن لە معاملەکە. ئاگرەکەی یەکێک لە کارگەشتەکانی گەڕەکی مامزاوی هەولێر کۆنتترۆل کرا. نیۆڕۆی ئەمڕۆ ئاگرێک لە نێو کارگەی شیشێک هەبووە و بە قسەی وتەبێژ بەرگری شارستانی ئاگرەکە کۆگای کارگەکە بوو. من بۆ مەبەسە دەمێت بزانم قسە لەگەڵ وتەبێژ بەرگری شارستانی کاکشاخان کەم کاکشاخان سەرەتا سلااوت لێبێت. ئێستا ئاگرەکە کۆنتترۆل کراوە. بەڵ ئاگرەکەمان کۆنتترۆل کرد سپاس بخۆی کرد. بەڵام کاکشاخان تا ئێستێک با بڵین تۆزێک دووکەڵشی لێ بەرزەبێتەوە دووکەڵی دووکەڵا بۆکووتم ئەو شوێنە ئەوەیە معمەلی شیشە ئەو ماوادانی کە لێبێ هەمووی توێنەوە ئێمە بەس سارکردنەوە ئاکەین لە کاتی ئێستاە سارکردنەوەکەم بۆی ئاگرەکە تەشەر نسەنەوە بەشەکانی تر ئەگەر نایز مەترسێکی نەماوە. کاک شاخانەکە پێمان بڵێ زەرەر زیانی ئاگرەکە چی بۆ تا ئێستا؟ زەرەر و زیان لەبەرەوەی ئەو ماوادانی کە سوتاوە هەموو ماوادی کۆنن و خۆشیان هەر ئەیتوێننەوە و ئەیسووتێنن بڵێن لە معاملەکە هیچ زەرەر و زیانێکی ئەوهان بەر کارگەکە نەکەوتووە بەر ئامێرەکانی بێ بەر شوێنی کارکردنیان بێتە نە ئەو شوێنەی کەواوکو کۆ مەغزەم بەکار هاتووە ماوادەکانی ئەو ماوادە ئاسنە کۆنانی لێ کۆکەنەوە هەر ئەو ئاسنە کۆنانە سوتاوە. سپاس بۆخوای گەورەکە هیچ زەرەر و زیانێکی ژیانی نەبوو زەرەر و زیانی مادی شتێکی ئەوهانیە خەمڵاندنی بۆ بکەین. تاکەی بەردەوام من دەبن لە سارکردنەوەی ئێمە هەتاوەکو ئەمان پێویستیان پێبێ هەتا تاو دڵنیە ئەبینەوە کە هیچ شوێنێک پێویستی بە سارکردنەوە نیە چونکە ئێستا هیچ شتێک نەماوە بە ناوی ئاگر تەنها سارکردنەوە بۆ مەوادا ناکەین کە پێشتر سوتاون. تا سەر دەزانرێ هۆکاری ئاگرەکە چیە؟ هۆکاری ئاگرەکە دیار نییە بەڵام کامێری چاودێریانەیە و ئەفسەرانمان لێرن بۆ لێکۆڵینەوە لە راپۆرتی کۆتایی شەڵا ئاماژەی پێکەین و بڵاوەکەینەوە. زۆر سپاس کاکشاخان سعید وتەبێژ بەرگری شارستانیەوەی جۆتان لێبوو قسەی وتەبێژ بەرگری شارستانی بوو لەسەر ئاگرەکەی نێو کارگەی یەکێک لە کارگەشتەکانی شاری هەولێر.